ئێمە ئەگەر باسێک لە فەلسەفە و فکری ڕێبەر ئاپۆ بکەین تێڕوارین و لێکۆڵینەوەی ڕێبەر ئاپۆ بۆ مێژوو دیارە ئەبێ زۆر قوڵ بینەوە لە کاتێکی کەمی ئاوەشە ناتوانین باسێم بکەین بۆ من پێم خۆشە بە کورتی باسی لە فکری ڕێبەر ئاپۆ بکەم بە کورتی دەربارەی گرنگی مێژوو و گرنگی مێژوو بۆ خۆناسین و چۆن هێڵی خیانەت بناسینەوە لە ڕێگەی مێژووەوە. دیارە ڕێبەر ئاپۆ پێچەوانەی زۆرێک لە فەیلسوفان و مێژوونووسانی ڕۆژاوایی کە پێیان وایە کە تەنها ناسینی 3000 ساڵ پێش ئێستاە 3000 ساڵ لە مێژوودا بەسە بۆ ناسینی ڕابردووی خۆمان. ڕێبەر ئاپۆ پێی وایە کە مێژووی کۆمەڵگەی بوون زۆر لەوە کۆنترە دەگەڕێتەوە بۆ نزیکی 250,000 ساڵ پێش ئێستا. حتمما وەکو هەندێک لە فەیلسوفان و مێژوونووسانێکی وەکو گۆتە وتوێتی 3000 ساڵ پێش ئێستا بەسە بۆی ڕابردووی خۆمان بناسینەوە. ڕێبەر ئاپۆ ئەمەی ڕەت کردوێتەوە. هەروەها ڕێبەر ئاپۆ دەڵێ مێژوو مامۆستای ئێستا و ئایندەمانە. ئێمە بۆ ئەوەی ئێستا خۆمان بزانین چین ئێمە لەکوێ داین و ئایندەمان بەرەو کوێ ئەڕوا پێویستە مێژوو بە قوڵی بخوێنینەوە. دیارە خوێندنەوەی ڕێبەر ئاپۆ چەند شتی دەربارەی مێژوو چەند شتێکی زۆر گرنگی بۆ ئێمە ڕوون کردوێتەوە کە پێشتر هیچ یەک لە مێژوونووسان و مفەکیران و فەیلسوفان ئەمانیان بۆ ئێمە باس نەکردووە لە ڕێگەی مێژووەوە. یەکێک لەوانە باسی کۆمەڵگەی بوون دەکات. دیارە ئێمە ئەگەرم باسە ببەستینەوە بە کۆمەڵگەی بوون لەم ناوچەیەدا سەری هەڵداوە لەم ناوچەی سەرهەڵدانی دوو شۆڕشی گرنگە خۆشتان دەزانن شۆڕشی کۆمەڵگەی بوون و شۆڕشی کشتتوکاڵیە. ڕێبەر ئاپۆ لێرەدا زۆر جەخت لەسەر ئەو کۆمەڵگەی بوونە دەکاتەوە بە پێچەوانەی هەندێک لە ئەو فکرانی کە لە داهاتووە چۆن بڵێن سەری هەڵدای لیبرالیزم کە باس لە تاکێتیەکە تا گەراییەکە. ڕێبەر ئاپۆ هەمیشە جەختی لەسەر کۆمەڵگەی بوون کردوێتەوە. پێی وا بووە مرۆڤ لە ڕێی کۆمەڵگەی بوونەوە توانێتی بەهرەکانی خۆی نیشان بدا بەهرەکانی خۆی پیشان بە تاکانی کۆمەڵگە بدات و بەمەش پێشکەوتن و پێشنخوازی لە کۆمەڵگەدا ڕوویداوە. ڕێبەر ئاپۆ مێژووی بۆ سێ قۆناغ دابەش کردووە. قۆناغێکم قۆناغی سروشتی قۆناغی نێوڵەتی کە کۆمەڵگە لێرەدا پێش ئەوەی کۆیلەداری سەر هەڵبدا پێشەوەی دەوڵەت شار سەر بدا ئەم قۆناغی هەروە قۆناغی لە دوای قۆناغی کۆیلەداری دێت. ئەم قۆناغە لە دوای دەوڵەت شار ناوچەی سۆمەریەکانەوە سەر هەڵەدا و قۆناغی دیموکراتی. دیارە من ئەمەوێ یەک شتی گرنگ لێرە باس بکەم کە چۆن ئەوە چی بووە وای کردووە کە زانستی مێژووی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان شوێنی زانستی مێژووی مارکس بگرێتەوە. ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە کە بەداخەوە ئەگەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان کورد نەبوایە ئێستا فکرەکەی لە هەموو هەرچەند لە هەموو ئێستا بڵاوی کردو لە زۆر شوێنە زۆر باوەڕ پێکراوە و زۆر بە قوڵی لەسەری وەستاون. یەکێک لەوانە ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان کە مێژوو شی ئەکاتەوە پشت بە نەفی نابەستێ واتە پشت بە تێز و سەنتێز نابەسێ. عەبدوڵڵا ئۆجەلان پێی وایە تێز سەنتێز کۆتێز پێکەوە کار دەکەن. ڕووداوە کۆنەکان یا دیاریدە کۆنەکان لەگەڵ دیاریدە نوێیەکان پێکەوە دیاریدەیەک دروست دەکەن. واتە ئەوە نییە کە لە ڕابردوودا شتێکە بێت شتێکی تر بسڕێتەوە. هەر بۆیە ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان بڕوای بە ڕاستەهێڵی مێژووی نییە. باوەڕی بەوە نییە کە مێژوو هەمیشە بەرەو پێشەوە چە پێچەوانەی مارکس. ئێمە دەزانین چەندین ڕووداوی گرنگ لەم سەردەمەدا ڕوویداوە کە پێشکەوتنخوازی تیادا بەدی ناکرێ بەڵکو مرۆڤایەتی بەرەو دوای بردووە. هەروەها لەگەڵ ئەوەشدا نییە کە بڵێ مێژوو خولانەوەیە هەمیشە بە دەوری خۆیدا دەسوڕێتەوە بەڵکو ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان وەکو سپرینگ سەیری دیاریدە و ڕووداوەکان دەکات. ئەو پێی وایە ئەوە
فۆرمە کۆمەڵایەتیەکانە ئەوە چۆن بڵێن توانە و هزری مرۆڤە کە توانیەتی ژیان ڕووداوەکان بە شوێنێک بگەیەنێ بەرەو پێشکەوتن خوازیان بە یاخود بەرەو خراپەکاریان ببین. خاڵێکی زۆر گرنگە لەسەری بوەستین ئەوەیە کە ڕێبەر عەبدوڵڵا جەلان باس لە پەیوەندی مێژوو کۆمەڵاسی دەکات. پێی وایە ئەگەر ئێمە مێژوو نەخوێننەوە لە کۆمەڵگەی ئێستا تێناگەین، واتە کۆمەڵگەی ئێستامان بەرهەمی کۆمەڵگەی مرۆڤایەتی لە ڕابردوودا ئەوەی ئێستا هەیە. خاڵێکی تر زۆر گرنگە ئێمە باسی بکەین ڕێبەر عەبدوڵڵا جەلان لە ڕێگەی دەسەڵاتی لە ڕێگەی میر و دەسەڵاتەکانەوە مێژووشی ناکاتەوە. ئەو لە ڕێگەی فۆرمە کۆمەڵایەتیەکانەوە مێژوو بۆ ئێمەشیەکاتەوە. پێی وایە کە ئەو دەسەڵاتانە یاخود مێژوو بەگشتی لەلایەن دەسەڵاتدار و میرەکانەوە نووسراوەتەوە. ئێمەی خۆمان لەوە بپارێزین کە مێژوو ببورن کە مێژوو دەکرێت بە شێوەیەکی تر بنووسرێتەوە، ئەکرێ بۆ ڕووداوێکی مێژوویی هەڵسەگاندنی تر خوێندنەوەی جیاوازتر ببێت. ڕێبەر عەبدوڵڵا جەلان یەک ڕەخنەی زۆر قوڵی گرتووە لە مارکس کە پێی وایە ئاین ئەفیۆنی گەلانە. بە پێچەوانەی ئەمەوە ڕێبەر عەبدوڵڵا جەلان پێی وایە کە ئاین چۆن بڵێن فەرهەنگی گەلانە، بەشێکە لە کولتور و فەرهەنگی گەلان و زۆرێک لە ئاینەکان کە هاتوون مرۆڤەکان دایان هێناوە ئەمانە دەستکەوتی گرنگ بوون، توانیان ئاشتی کۆمەڵایەتی دروستکەن، بەڵام دواتر لەلایەن دەوڵەت و دەسەڵاتدارانەوە بەلاڕێدا براوە. واتە ڕێبەر جەلان لەگەڵ ئایندا ئاین بە ئەفیۆنی گەلان نازانێ کە ئەمە زۆرێک وەکوین لەسەر پەکەکە بەگشتیش باسییان کردو بە مەبەستی لێدان. بە پێچەوانەوە فکری ئاپۆ هیچ کاتێ دینی ڕەت نەکردوێتەوە، ئاین بە کەلتور و فەرهەنگی گەلان دەزانێت، بەڵام لەگەڵ ئاینی دەسەڵاتداری نییە، لەگەڵ ئەوە نییە کە ئاین دەسەڵات بەلاڕێدا بووە.